بینەرانی عزیز دووبارە سڵاوتان لەبێت. Welcome again. Thank you. We will continue our discussion about گفتوگۆکەمان لەسەر دیکتاتۆریەت یاخود چەمکی دیکتاتۆریەت بەردەوام دەکەین. لە قسەکانی کۆتاییدا وتت گەر سەرۆک بارزانی بتوانێت دیکتاتۆر بناسێتەوە ئەوە پێویستە سەیری ئاوێنە بکات. مەبەستت چییە لەم قسەیە؟ he must look at the mirror. What do you mean by this? What I mean is that مەبەستی من ئەوە بوو کە پێویستە لە سیستمی دیموکراسیدا لێپرسینەوە هەبێت. پێویستە ئەو ئەولەوێتە هەبێت کە شەرعەتت لە خەڵکەوە بێت نەک لە خێزان و بنەماڵەکەتەوە. باشە ببوورە قسەکەم پێت بڕی. شەرعیەتی بارزانی لە هاوڵاتیانەوە هاتووە، چونکە لە نەوەدەکانەوە چەندین هەڵبژاردن کراوە. لە دوا هەڵبژاردندا 70% دەنگەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستانی بەدەستهێناوە بۆ ئەوەی ببێت بە سەرۆکی هەرێم. not from your family. پێم بڵێ چەندی خەڵک دەنگیان بۆ بن عەلیدا، چەندی خەڵک دەنگیان بۆ حوسنی مبارەکدا. پێویستە ئێمە پرسیارێکی بنچینەیمانە بێت، نەک تەنها سەبارەت بەو ڕۆژەی دەچیت بۆ دەنگدان، بەڵکو دەبێت بپرسین ئایا لە 6 مانگی پێش دەنگداندا پارتەکانی ئۆپۆسیۆن ئازاد بوون لە بانگەشەکردن لە هەموو ناوچەکانی کوردستان، نەک تەنها لە سلێمانی ئازاد بن، بەڵکو تا دەگاتە ئەولێر و زاخۆ و ئامێدی و تەنانەت لە دەڤەری بارزانیش. دەبێت ئەو پرسیارش بکرێت ئایا شەرعیەت تەنها لە سندوقی دەنگدانەوە دێت یاخود شەرعەت لە ترساندن و تۆقاندنی میلیشای حیزبێکەوە دێت. ئەمەوانەیەکە کە لە فەڵەستین و لوبنان ئەزمون کراوە کە حەماس و حیزبوڵا بوونیانەیە و هەریەکە و بە میلیشیای خۆیەوە کە دەست وەردەداتە کارەکان. ئەمە وا دەکات کە ڕاگەاندنی ئازاد هێندە گرنگ بێت. لە ڕابردوودا حکوومەت کۆنتڕۆڵی میدیای دەکرد و تۆڵەی لە کەناڵەکانی تەلەڤیزیۆن دەکردەوە. NRTش ئەو ڕابردووی بینی کاتێک دوای هێڵەکانی حیزب نەکەوت. هەر بۆیە کاتێک باز دەگاتە سەر هەڵبژاردنەکان کۆمەلگای نێودەوڵەتی بوونی نییە. بوونی چاودێری کوردخایەن بەز نییە. ئەوە بەز نییە کە چەند بیانیەک بێن و بۆ 3 ڕۆژ بمێنە و چاودێری سندوقەکان بکەن. بەڵکو دەبێت بەر لە مانگێک لە هەڵبژاردنەکان ئەوان لێرە بن بۆ ئەوەی دڵنیا بن کە هەڵبژاردنێکی ئازاد دەبێت. Ultimately, they've got to be here for months ahead of time so that they can make sure that there truly will be free elections. Let me quote ئێستاش با کۆوتێک لە یەکێک لە وتارەکان دووەربگرم. لە یەکێک لە وتارەکاندا نووسیوتە کوردستان ئۆتۆمبیل و دیسکۆ و هۆتێل و ڕیستۆرانتی ئەوروپی هەیە، بەڵام نەخۆشخانە و قوتابخانەکانی ئەفریقین. but the hospitals and schools of Africa. I was actually quoting a لە ڕاستیدا ئەوە قسەیەکی هاوڕێکی کوردم بوو کە دوای چەندین ساڵ دووری گەڕا بۆ کوردستان. ئەوەی من دەیکەم زەقکردنەوەی کێشەکەیە کا پێشکەوتنێکی ناتەری بێ و دەبێت گرنگی زیاتریشی پێ بدرێت بە لە بەرچاوگرتنی ژێرخان. کوردستان دەتوانێت ببێت با وڵاتێکی نوێی گیان، بەڵام هەبوونی ئۆتۆمبیلی مۆدێل بەرز و ڕێستۆرانتی نوێ بەز نییە. لە ڕاستیدا کێشەی زۆر جدی هەیە لە کەرتی تەندروستی، کێشە هەیە لە بواری خوێندن. لە ئێستادا یەکێک لەو شتانەی کە منی زۆر تێکشکاند و بێتاقەتی کردم ئەوەیە کە هاوڕێم هەیە پزیشکە لەگەڵ ڕێکخراوە ناحکومەکان کار دەکەن لە بواری پزیشکی. ئەوان بە دوای سوود و قازانجدا ناگەڕێن و نیەتی بردننی هیچ پارێکیان نییە لە هیچ کەسێک نە لە عێراق و نە لە کوردستان. ئەو پزیشکانە وەڵامی تەلەفۆنەکانیشیان نادرێتەوە لەلایەن نووسینگەی نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە واشنگتن، چونکە ئەو پزیشکانە بە شێوەیەک لە شێوەکان بازرگانی ناکەن تا سوود بە کەسانێکی دیاریکراو بگات. کەواتە لە کۆتاییدا چیان لەگەڵ ئەو ئامێرە پزیشکیە بەلاش و بێبەرامبەرانە کرد، هەمویان برد بۆ بەسڕە. ئەمەش کارەساتە بۆ کوردستان. So what did they do with the free medical equipment? They went to Basra. Right. And that's a tragedy for Kurdistan. Speaking about corruption. هەر بە قسەکردن لەسەر گەندەڵی بەرپرسە کوردەکان هەمیشەدان بەوە دادەنێن کە گەندەڵی بوونی هەیە. پرسیارەکە ئەوەیە بۆچی ناتوانن گەندەڵی بنبڕ بکەن؟ Or there is a problem of corruption. But why they can't eliminate it? Well, this is actually a very good question. First of all, لە ڕاستیدا ئەمە پرسیارێکی زۆر باشە. پێش هەموو شتێک ئەوەی دەڵێم کە ئەنگاوێکی ئیجابیە کە لە کۆتاییدا دانیان بەبوونی گەندەڵی دانا، چونکە لە سەرەتادا کە ئێمە دەستمان بەنووسین کرد. دەڵێم ئێمە چونکە تەنها من نەبووم، چەندین ڕۆژنامەنووسی گەنجی دیکەش بوون کە ئەم کاریان دەکرد. بەرپرسەکان بوونی گەندەڵیان ڕەت دەکردەوە. ئێستا هیچ بژاردێکی دیکەیان نییە جگە لە دانپێدانانی. شتێکە پێم خۆشە باسی بکەم ئەوەیە کە من دەتوانم تەنها بیر لە یەک وڵات بکەمەوە کە توانیوێتی گەندەڵی ڕێکخراو لەناو ببات، ئەویش کۆماری جۆرجیایە. تۆ ئەزانی لە جۆرجیا هەموو بنکەیەکی پۆلیس بە یاسان ناچار کراوە کە هەر چوار دیوارەکەی پەنجەرەی تێدا بێت بۆ ئەوەی
هەموو کەسێک ببینێت چی لە بنکەی پۆلیسدا دەگوزارێت لە هەموو کاتێکدا. باشە بۆچی حکوومەتی هەرێمی کوردستان دەترسێت کە پارلەمانتارەکانی جۆرجیا سەردانی هەرێم بکەن بۆی سیمیناری گشتی و کراوە لەسەر چۆنەتی بنبرکردنی گەندەڵی لە جۆرجیا ساز بکرێت. ئەمە سیستمێکی ئاسانە و دەکرێت لە ڕێگەی ئەزموونەوە فێری ببیت. بۆچی حکوومەتی هەرێم دەترسێت ئەمە بکات؟ مەبەستت ئەوەیە کە ڕێگە لە هاتنیان دەگیرێت؟ نەخێر، مەبەستمەوەیە کە ئەوان نمونەی جۆرجیا دەزانن و ئاگادارن لێی. با بە شێوەیەکی دیکە بیخەمەڕوو وەک تەحەدایەک. باشە بۆچی حکوومەتی هەرێم لە ماوەی ساڵی داهاتوودا پارلەمانتارەکانیان بانگێژ ناکەن بۆ ئەوەی سەردان بکەن؟ ئایا ئەمە باشتر نییە لەوەی کە ژەنەڕاڵێکی خانەنشینی ئەمریکی دەعوەت بکەن و بچن بۆ هەولێر و بچن بۆ سەری ڕەش و بێن بۆ سلێمانی و دنیایەک ماسی برژا و مەزگوو بخۆن و پاشان بڕۆنەوە؟ باشە بۆچی بانگێشتی کەسانی دیکە ناکەن کە دەست بخاتە سەر هەندێک لە کێشانوکەیەکانی کوردستان؟ بەر لەوەی بچینە سەرباسی سووریا و بارودۆخی تورکیا دەمەوێت لە سەر دیموکراسی قسە بکەین. جارێکی دیکە یەکێک لە وتارەکانت وەردەگرم. لا یەکێک لە وتارەکاندا دەڵێیت زۆربەی جار بەرپرسە کوردەکان کوردستان بە دیموکراسی ناوزەند دەکەن. ڕای تۆ چییە لە سەر دیموکراسی لە هەرێمی کوردستان؟ ئایا شتێکمان هەیە بە ناوی دیموکراسیەوە لە هەرێم؟ Do we have something called democracy in Kurdistan? ئەو دیموکراسی کوردستان دیموکراسیەتی واقع نییە. جیانی دەرەوەش ئاگای لەمە هەیە. لەبەر هەندێک پەرچەکردار بە تایبەتی لە هەولێر ڕفاندنی خەڵکی وەکو کەمال سەید قادر، کوشتنی ڕۆژنامەنووسان، سوتاندنی بارەگای پارتە سیاسیەکان لە دووە. هەموو ئەمانە مانای ئەوەیە کە جیانی دەرەوە ئێستا تێگەیشتون کە کێشەی جددی لە کوردستاندا بوونی هەیە. من سایتی سەرۆکایەتی هەرێم و سەرۆکایەتی حکوومەتی هەرێم دەخوێنمەوە. زۆربەی جارەکان کاتێک سیناتۆرێکی ئەمریکی، بۆ نمونە کاتێک سیناتۆر جەو لیبەرمان و سیناتۆر مەکین هاتن ماڵپەری سەرۆکایەتی حکوومەتی هەرێم، بە شێوەیەکی دەستبژێرانە قسەی سیناتۆرە ئەمریکیەکانیان دادەنێن و سەبارەت بەو هەموو پێشکەوتن و دیموکراسیەی لە کوردستان. من ئەو کەسانە دەناسم کە سەفەریان لەگەڵیان کردووە. من ئەو کەسانە دەناسم کە قسەکانی ئەوانی نووسیوەتەوە. ئەوەی حکوومەتی هەرێم باسی ناکات ئەوەیە. And what the KRG is leaving out is the fact that they chastise the free press. ئایا سیناتۆرەکانی شتگەلێکی جیاوازیان وتووە لەوەی لە سایتە فەرمیەکانی هەرێمی کوردستاندا نراوە؟ Yes, and one of the بەڵێ یەکێکیش لە گەورەترین ئەو هەڵانەی کە حکوومەتی هەرێم کردوێتی ئەوە بوو کاتێک مەسعود بارزانی هات بۆ واشنگتن. ئەو لەگەڵ خۆیدا نێچیروان بارزانی و مەسرور بارزانی بۆ کۆشکی سپی هێنابوو. نێچیروان بارزانی ئەو کات دووبارە نەکرا بووە بە سەرۆکی حکوومەت. لەو کاتەدا بەرەم ساڵح سەرۆکی حکوومەت بوو. ئەمە ژوێنەیەکی ئەجگار خراپی کوردستانی پیشانی کۆشکی سپی و کۆنگرێسی ئەمریکادا. خەڵکی تر بیر لەوە ناکاتەوە کە ئەمە دیموکراسی بێت، بەڵکو وەکو حکوومەتی مافیا و حکوومەتی بنەماڵە دەیبینن. باشە، بەڵام بۆچی ئیدارەی ئەمریکا پێشوازی لێکردن؟ لە کۆتاییدا دیبلۆماسی هەر دیبلۆماسیە. کەواتە ئەمریکاش مامەڵە لەگەڵ بەرژەوەندیەکانیدا دەکات. بەڵێ ئەمریکا مامەڵە لەگەڵ بەرژەوەندیەکانیدا دەکات. بەڵام لە هەمان کاتیشدا ئەمریکا هانی چاکسازی دەدات کە شتێکی باش دەبێت بۆ کوردستان. ئەمەش پرسیارێکە کە شایانی گفتوگۆیە. ئەمە شتێکی باش دەبێت بۆ کوردستان، چونکە لە کوردستاندا هێشتا میدیای تەواو ئازاد بوونی نییە و هێرش دەکرێتە سەر میدیا، یاخود کوردستان کێشەی لە مۆدێلی دیموکراسیەکەی هەیە. گەر ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاش پشت بکاتە کوردەکان، من پێم وایە ئەوەش کارەسات دەبێت. ئێمە پێویستمان بە 975ێکی دیکە نییە. تۆوتت کە لە سایتە فەرمیەکانی هەرێم قسەی کەسەکان دەستە بژێر دەکرێن. باشە، بەرپرسە ئەمریکیەکان بۆ ئەم هەڵانە ڕاست ناکەنەوە؟ بۆ نمونە بۆچی سەرۆک ئۆباما ڕاشکاوانە قسە لەسەر دۆخی ڕاستەقینەی هەرێم ناکات؟ بۆچی ڕێگە بە بەرپرسانی کورد دەدەن بەم شێوەیە ڕەفتار بکەن؟ For example, President Obama, why he is not going to speak frankly about what's happening in Kurdistan in order to for the people to know about the real situation in Kurdistan? Well, frankly, why they are letting them to do so? لەبەرەوەی ئەمریکاش کێشەی خۆی هەیە. بەڵام با من نمونەیەکت بدەمێت لە جێگەیەکدا کە ئەمریکا هەڵەی کوردی ڕاست کردوێتەوە.
لە هەڵبژاردنەکانی ئەم دوایەدا قوبات تاڵەبانی وەکو بەرپرسی نووسینگەی نوێنەراتی حکوومەتی هەرێم لە واشنگتن ڕوونکردنەوەیکی بڵاو کردەوە کە هەڵبژاردنەکانی کوردستان لەلایەن گروپی جیاوازەوە چاودێری دەکرێن. هەندێک لەو گروپانە لە حقیقەتدا چاودێری هەڵبژاردنەکانیان نەدەکرد. ئینتەرناشنال ریپلیکن ئینستیتیوت کە قوبات تاڵەبانی وتبووی لە کوردستانە بۆ چاودێریکردنی هەڵبژاردنەکان. ئەو پەیمانگایە ڕوونکردنەوەیکی بڵاو کردەوە کە قوبات تاڵەبانی هەڵەی کردووە و ئەوان چاودێری هەڵبژاردن نین لە کوردستان. دواتریش قوبات تاڵەبانی زۆر بە بێدەنگی هەڵەکەی ڕاست کردەوە. بەڵام لە کۆتاییدا بۆچی ئەمریکا ئەمەی ڕاست نەکردەوە بۆ ئەوە دەگەڕێتەوە کە هیچ کەسێک سایتی سەرۆکایەتی حکوومەتی هەرێم ناخوێنێتەوە. ئایا لەم سەردانەتدا موقتەدا سەدرت بینی؟ نەخێر نەمبینی. لەم سەردانەمدا تەنها سەرۆکوەزیران نووری مالیکیم بینی. کەواتە پێم بڵێ ڕای تۆ چییە لەسەر ئەو سیاسەتەی ئەوان بەرامبەر بە کورد پەیڕەوی دەکەن؟ مقتدا ئەڵسەدر ئان ئەڵمالکی. پێش هەموو شتێک با لەگەڵ مالیکی دەست پێ بکەین. هەندێک جار وای بۆ دەچم کە نووری مالیکی و مەسعود بارزانی بەنیەنی کەیفیان بە یەکتر دێت. هۆکارەکەش ئەمەیە تا زیاتر نووری مالیکی ڕەخنە لە بارزانی بگرێت هێزی زیاتر بەدەست دێنێت لە ناو عەرەبە قەومیەکاندا، نەک تەنها لە ناو بەغدا بەڵکو لە ناوچەکانی تریش. وەکو پێشتر وتم ئەو هێزی زیاتر بەدەست دێنێت. مالیکی لە لیستەکانی عەلاوی و سەدر خەڵک دەکێشێتەوە. بەڵێ گەمە دەکات و بارزانیش هەمان گەمە دەکات. بارزانی زۆر جار کە قسە دەکات هۆشداری دەدات لە نیازەکانی نووری مالیکی. لە چەند هەفتەی ڕابردوودا لەگەڵ سەردانی مالیکی بۆ ڕووسیا بۆ کڕینی چەک گومانی تێدا نییە مەسعود بارزانی ڕەخنەی لە مالیکی گر بۆ ئەم هەنگاوەی. بەڵام باشە بۆچی هۆشیار زێباری لەگەڵ مالیکی چوو بۆ مۆسکۆ؟ وەزیری بازرگانیش هەر کووردە ئەویش چوو بۆ مۆسکۆ. باشە بۆچی یەکێک لە ئەندامانی شاندەکە کە خاڵی مەسعود بارزانیە و وەزیری دەرەوەیە هیچی نەوت و ئیدانەی کڕینی چەکی لە مۆسکۆ نەکرد؟ The Minister of Trade, who's also Kurdish, went to Moscow. Why is it that the KDP delegation, Masoud Barzani's own uncle, the foreign minister, didn't say anything condemning the arms sale from Moscow? Well, do you think that پێت وایە کە دەبێت کورد لە پڕچەکبوونی حکوومەتی عێراق و کڕینی چەک لە رووسیا بترسێت؟ سەیری مێژوو بکەین. کورد هەموو مافێکیەیە کە بترسێت. پێویستە کوردەکان لە حکوومەت هێرێمی کوردستان بمێنن و بۆ ئەوەی نوێنەراتی بەرژەوەندەکانی کورد بکەن. ئایا کوردیش مافی کڕینی چەکی هەیە؟ ئەمە پرسیارێکە ئەگەر بگەڕینەوە بۆ دەستوری عێراق پێویستە بگەڕێم و وەڵامەکەی بدۆزمەوە، چونکە لە ئێستادا وەڵامی ئەو پرسیارە نازانم. شتێکم وە بیراتەوە کاتێک ڕۆژنامە و گۆڤارەکان وتارەکانی تۆ وەردەگێڕن لە ناو خەڵکدا بڕوا وایە کە تۆ لە سەراحەتم ببوورە. خەڵک پێی وایە کە تۆ لە بەرامبەر هێرشکردنە سەر مەسعود بارزانی و نێچیروان بارزانی و بنەماڵەی بارزانی پارە وەردەگری. وەڵامی تۆ چییە؟ ئەمانە هەموو قسەی بێمانان. با بۆت ڕوون بکەمەوە من ژمارەیە کاری جیاوازمەیە. یەکێک لە کارەکانم لەگەڵ پەیمانگای ئەنترپرایزی ئەمریکیدا. یەکێکی تر لە کارەکانم وانەوتنەوەی لە سوپای ئەمریکا کە تا ئێستا ناسنامەی سەربازیم هەیە بۆ ئەوەش ڕێگەپێدانی ئەمنیم هەیە. ڕاستی مەسەلەکەش ئەوەیە کاتێک ڕێگەپێدانی ئەمنی دەبێت لێکۆڵینەوە لە خۆ دەکەن لە داهاتت دەکرێت بە بەردەوامی. حقیقەتیش ئەوەیە کە یەکسەر کارەکەم لەدەست دەدەم کە گەر پارە لە هەر حکوومەتێکی بیانی یان لە هەر پارتێکی سیاسی بیانی وەری بگرم. And I don't take money from any political party in the United States. One of the reasons I would argue why the Kurds are so frustrated, and the Barzani family especially in the Barzani family, for example, we can. بۆچی تۆ بە تایبەتی لەسەر بنەماڵەی بارزانی دەنووسی؟ بۆ نمونە دوو یان سێ وتاری تۆ لەسەر تاڵەبانی و خێزانەکەی نبینی، بەڵام دەیان وتارت هەیە لەسەر بنەماڵی بارزانی. هۆکارەکە چییە؟ هۆکارێکی شخصیە؟ نەخێر شخصی نییە و ئێستا پێ دەڵێم. چونکە هەندێک دەڵێن ئەمەی تۆ دەیکەی شخصیە و پەیوەندی بە ڕووداوەکانی ڕابردووتەوە هەیە ئەو کاتێک کە لە کوردستان بووین، هەر بۆیە ڕقت لێیانە و ئەم جۆرە شتانە. من ڕقم لیان نییە، هیچ هۆکارێکم نییە بۆی ڕقم لیان بێت. مەسەلەکە مەسەلەی باوەڕە. با ڕاستەوخۆ بەم شێوەیە وەڵامت بدەمەوە. یەکێک لەو هۆکارانەی وا دەکات بە قسەکانم تێک بچن و پروپاگەندەم لەسەر بڵاو بکەنەوە. ئەوەیە کاتێک لە کوردستان کەسێک شتێکی ڕەخنە ئامێزی ڕاستی دەنووسێت
یان ئەوە تا دوای کارەکەی دەکەون یاخود هەڕەشەی جەستەیی لێ دەکەن. من لێرە بازرگانی ناکەم، هەر بۆیە ناتوانن هەڕەشە لە کارەکەم بکەن، ناشتوانن دوام بکەون بە تایبەتی چونکە من خاوەنی پاسپۆرتی ئەمریکیم، هەر بۆیە نازانن چی بکەن، ناچار پروپاگەندا بڵاو دەکەنەوە. ئایا هەر ئەمەشە هۆکاری ئەوەی کە ئازادانە سەردانی کوردستان دەکەیت؟ بەڵێ بێگومان نەشم توانیوە لە ماوەی ساڵ و نیوی پێشوودا سەردان بکەم، چونکە خێزانەکەم دووگیان بوو، کچێکمان بوو، هەر بۆیە دەبوو گرنگی بەوە بدەین. مەبەستمەوەی خێزان لە پێش هەموو شتێکەوەیە. بەڵام ئایا من لەسەر بارزانی نووسینم زیاترە؟ وەڵامی ئەمە بەبەڵەیە. با پێت بڵێم بۆ کاتێک کەسێک کوتارێکی من دەخوێنێتەوە، وەڵامەکەی بۆ من ئەوەیە یان هەڕەشەم لێ دەکات یاخود نامەیەک بۆ بەڕێوبەرەکەم دەنووسێت و بۆ ئەوەی دەرم کات لەسەر کارەکەم، وەکو چۆن ژمارەیەک ئەندامی بنەماڵەی بارزانی ئەمەشیان کردبوو. بۆیە دەبێت من یەکێک لەم دووشتە بکەم، یان ئەوە تا ترسنۆک بووم واز لە نووسین بێنم، یان ئەوە تا لەسەر باوەڕەکانم بەردەوام بووم و پیشانیان بدەم کە ئەوان ناتوانن من بتۆقێنن. ئەمەش ئەو شتە بوو کە کردومە. We have about 10 minutes till the end of the interview. بابینە سەرباسی سووریا. وەکو دەزانین لە سووریادا دوو بژاردەبوونیان هەیە، یانەوە تا ئەمریکا ڕێگا بە کوردەکان بدات کە حکمی ناوچەکانی خۆیان بکەن یاخود سونە ڕادیکاڵەکان دەهێنێتە پێشەوە. Options for what happens in Syria, whether US administration led the Kurds to rule their land and things like this, or to the what's called the radical Sunnis. Right. So, what do you think about this? I think the United States made a mistake. من پێم وایە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هەڵەی کرد کاتێک پشگیری لە ئۆپۆسیۆنی سووریا نەکرد، هەڵەشی کرد کە پشگیری لە کردەوەیکی هاوشەوەی ساڵی 1990 عراقی نەکرد. لە ئێستادا ئەوەی لە ناو ئۆپۆسیۆنی سووریا بەدی دەکرێت تونڕەویە، لە سووریادا گۆڕانکاری لە دەرگایە. ئەمە شتێکە سیاسەت بەدەستانی گیان قسەیان لەسەر کردووە. تەنانەت گەر بەشار ئەسەد سبەینێ بشمرێت سووریای ئەمڕۆ جارێکی تر نابێتەوە بە سووریای پێش 18 مانگ و پێش 2 ساڵ، چونکە ڕێژەیەکی زۆر لە پاکتاوی ڕێگەزی تێدا بەرقەرار بووە لەگەڵ ڕێژەیەکی بەرچاو لە پاکتاوی ناوچەیی. ئەوەی من دەمەوێت بیڵێم ئەوەیە کە پێویستە ئەمریکا بە سیاسەتی خۆیدا بەرامبەر بە پەکەکە و پەیەدا بچێتەوە، ئەمەش لەبەر چەند هۆکارێکی پراگماتیکی گرنگ. من کورد نیم و وەکو ئەمریکیەک ئەم قسانە دەکەم. ڕاستیەکەیە ئەویش ئەوەیە کە پەیەدا تا ڕادێک ئێجگار زۆر شەرعیەتی هەیە، چ لە سووریا بێت لە ناو کوردەکانی سووریا، یان لە ناو ئەو شار و گوندانەی بێت کە کۆنتترۆڵیان بەسەریانەوە هەیە. ئەوان کارێکی باشی بەرەوبردن و حکمڕانی دەکەن. لە کۆتاییدا من پێم باشە کە پەیەدا کۆنتترۆلی ئەو ناوچەیە بکات تاوەک قاعیدە. پێشم وایە ئەمە لە بەرژەوەندی ئەمریکاشدایە و لە بەرژەوەندی کوردیشدایە، شتێکی زۆر گرنگ لە واشنگتن ڕوویدا. مجاهدینی خەڵق من بۆ خۆم بە گروپێکی تیرۆریستیان دەزانم، توانای هەبوو کە لە دادگا مناقەشەی ئەوە بکات کە چیتر گروپێکی تیرۆریستی نییە. ئەوەی پێویستە پەکەکەش بیکات هەمان شتە، پێویستە پەکەکەش داوا لە ئەمریکا بکات و بڵێت ئێمە هێرش ناکەینە سەر هاوڵاتی مەدەنی، ئەمریکی ناکوژین، کەواتە بۆچی تیرۆریستین؟ was able to argue in court that it is no longer a terrorist group. This is what I think the PKK needs to do. They need to ask the State Department. We are not attacking civilians. We are not killing Americans. So tell us what if there's precedent for بە بڕوای تۆ پەکەکە تیرۆریستە یاخود نا؟ نەخێر، تیرۆریست نین بە بڕوای من. بە بڕوای من پێویستە ئەمریکا دیاری بکات کە پێویستە پەکەکە چی بکات بۆی لە لیستی گروپە تیرۆریستەکان بیهێنرێنە دەرەوە. ئەگەر پەکەکەش ئەمەی جێبەجێ کرد، ئیتر دەبێت مامەڵە لەگەڵ پەکەکەدا بکەین. سیر لەوەدا کە هەموو کەس لەگەڵ پەکەکە مامەڵە دەکات، کەواتە بۆ ئەمریکا نەیکات. هێشتا هەر لە سووریاداین. پێت وایە گۆڕانکاری لە ئارادا بێت؟ مەبەستم لابردنی بەشارە سەدە. بەڵێ دڵنیام گۆڕانکاری دێتە ئاراوە، بەڵام لەگەڵەوەشدا ترسی ئەوەم هەیە کە ئەگەر گیان بەردەوام بێت لە پشکردنە سووریا، دەیان هەزار کەسی دیکە دەبنە قوربانی. بارودۆخی مەترسیداریش ئەوەیە کە ڕەنگە بارودۆخەکە وەکو عێراقی دوای ساڵی 1990 لەبێت، کاتێک ڕاپەڕینی 14 پارێزگا لە گۆی 18 پارێزگا ڕوویدا. گیان وای بە خەیاڵداهات کە سەدام کۆتایی هات، بەڵام لە ئەنجامدا 12 ساڵی تر حکمی عێراقی کرد. ئەمەش کارەسات بوو بۆ وڵاتیانی عێراق، کارەسات نەبوو نەک تەنها بۆ کوردەکان، بەڵکو بۆ عەرەب و تورکمانەکانیش. بەڵام هەست ناکەیت کە بارودۆخەکە لە سووریا جیاوازە؟
بۆ نمونە ڕۆژانە دەبینین لە سووریا 200 بۆ 300 کەس دەکوژرێن. بەڵێ بە تەواوەتی وایە، بەڵام چارەسەر چییە؟ کەچی دەبینین کە کۆمەلگای نێودەوڵەتی بێدەنگە وەکو ئەوەی کەڕبن. کۆمەلگای نێودەوڵەتی گرنگی بە هیچ نادا تەنانەت بەو منداڵ و ژنانش کە ڕۆژانە دەکوژرێن. ڕۆژانە کارەسات ڕوودەدات لە سووریا. منیش بەشدارم لەو بێهیوایەی لای تۆ دروست بووە. هەر لەبەر ئەوەیە کە ئەمە پرسیارێکە. ئایا دەبێت هێز بەکاربێنرێت؟ بەمەش ئەوان پێشێلی نەتەوەی گرتوەکان دەکەن، چونکە ڕووسیا و چین هەرگیز قایل نابن بە چارەسەری سەربازی. لەلایەکی دیکەوە مالیکی لە بەغدا نەخشەی عێراقی بۆ مامەڵە لەگەڵ دراوسەکان خسووەتە ڕوو. دەسوەر ناداتە کاروباریەوە و ئێرانیش بە هەمان شێوە، کەواتە ئەوەی ڕوودەدات کارەساتە بۆ وڵاتیانی سووریا. من دەشترسم ئەم قسەیە وەک محەلیلێک ئەەکەم نەک وەک پارێزەرێک. من ترسم لەوە هەیە کە ئەم تراژیدیایە بۆ مانگ و ساڵانی داهاتووش بەردەوام دەبێت. I'm afraid that this tragedy is going to continue for months and years to come. Yeah, right. So because the time is flying, so I have to move from one topic to another. لەبەرەوەی کات بە خێرایی تێدەپەڕێت بۆیە ناچارم بەسەر پرسیارەکاندا بە خێرایی بڕۆم. هاوڵاتیانی عێراق ڕایان وایە کە ئەوەی ئەمریکا لە 2003 کردی داگیرکاری بوو لەک پرۆسەی ئازادی عێراق. تۆش دەزانیت کە کوردەکان تێڕوانینێکی جیاوازیان بۆ ئەم بابەتە هەیە و پێیان وایە ئازادی بوو ئەمریکا کارێکی مەزنی کردووە. لە ئێستادا دەبینین کە سوپای تورکیا لە ناو خاکی هەرێمی کوردستاندا بوونی هەیە. ئەگەر بتوانم بەم شێوەیە ناوی بنێم، ئایا تۆ ئەمە بە داگیرکردنی کوردستان لەلایەن تورکیاوە ناو دەبیت؟ بەڵێ دەتوانین وای ناو بنین. تورکەکان بەشێکی کوردستانیان داگیر کردووە و هەر لەبەرەمەشەکە بەشێکیان لە هەرێمێکی عێراقی داگیر کردووە. دەبێت بڵێم کە مایەی گاڵتەجاڕیە کە نوری مالکی سەرۆکوەزیرانی عێراق پێش مەسعود بارزانی سەرۆکی هەرێم بکەوێت و داوای کۆتایهێنان بە داگیرکاری تورکیا بکات لە هەرێمی کوردستاندا. پێم وایە دەبێت تورکیا بڕوات، چونکە چیتر لە ساڵی 1995 دانین. پێت وایە کە شتێکی سروشتیە کە هاوڵاتیانی کوردستان داوا لە سوپای تورکیا بکەن کە خاکی کوردستان بەجێ بهێڵێت و بنکەکانیان لا ببن؟ بەڵێ خەڵکی کوردستان مافی ئەو داواکاریەی هەیە و دەبێت هەرواش بکەن. لا یەکێک لە وتارەکان دانووسی و تا ڕەنگە ڕۆژێک لە ڕۆژان کردەوەی بەرپرسە کوردەکان سدق و ڕاستگۆیی تیادا بەدی بکرێت. بەداخ و ئەسەفەوە ئەو ڕۆژە هێشتا نەهاتووە. بۆچی ئەم ڕایەت هەیە؟ مەبەستم لەو نووسینە ئەوە بوو بڵێم کە ئەوەی بەرپرسە کوردەکان لە کوردستان دەیڵێن جیاوازە لەوەی لە واشنگتن دەڵێن. ڕەنگە لەولێر بڵێن دەوڵەتێکی کوردیمان دەوێت یان ریفراندۆم دەکەین، بەڵام کاتێک دەڕۆن بۆ واشنگتن هەمان ڕستە دووبارە ناکەنەوە و نایڵێنەوە. ئەوان لە واشنگتن باز لە یێڵی بۆرینەوت دەکەن، باس لە بازرگانی و وەبەرهێنان لەگەڵ تورکیا دەکەن، باسی ئەم شتانە دەکەن. ئەوەیشی بەرپرسانی ئەمریکا لە ئەنجامی ئەم قسانە پێی دەگەن ئەوەیە کە بەرپرسانی کورد جددی نین دەربارەی ئەو بابەتانەی لێرە لە کوردستان بانگەشەی بۆ دەکەن. لە کۆتاییدا بە هەندێک پرسیاری هەمەجۆرت لێ بکەم. ڕای تۆ چییە لەسەر دەوڵەتێکی کوردی سربەخۆ؟ سەرۆکی هەرێم لە زۆربەی بۆنەکاندا ئاماژەی بەوە داوە کە ڕۆژێک دێت دەوڵەتی سربەخۆی کوردستان دروست ببێت و ڕابگەێنرێت. پێت وایە جیابوونەوە لە عێراق لە ئێستادا چاوەڕوانکرا و ممکن بێت؟ President Barzani said that one day we are going to announce and declare our independent state. Do you think that separating from Iraq for now is something possible? Today, it's not possible. لەمڕۆدا جیابوونەوە هیچ ممکن نییە، بەڵام گومانی تێدا نییە کە کوردەکان شایەنی دەوڵەتی سربەخۆی خۆیان و ئەگەرەکانیش هەرگیز هێندە مەزن نەبوون. بە لە بەرچاوگرتنی ڕووداوەکانی سووریا و ڕووداوەکانی تورکیا و پێم وایە بەرەو ئەو ئاراستەیە هەنگاو دەنرێت. بەڵامێشێک لە کێشەکان ئەوەیە زۆربەی جارەکان کوردەکانی یەکگرتوو نەبوون. پێگەی کوردستان لە ناو چەند دراوسێکی ڕق و توندایە. زۆربەی جارەکان ڕەنگە ئەو دراوسیانە بە سادەیی دەستوەر نەدەن، بەڵکو لە جیاتی ئەوە ڕەنگە بەرتیل بدەن، ڕەنگە هەوڵ بدەن سوود لە پارتە سیاسیە جیاوازەکان و سەرکردەی جیاواز وەربگرن. ئەوەی من گومانم لە ڕوودانی هەیە ئەوەیە کە هەندێک سەرکردەی کورد لە تورکەکان تورکتر بن و زیاتر لە ئێرانیەکان ئێرانی بن. So I suspect what is going to happen is that some Kurdish leaders are suddenly going to become more Turkish than the Turks. Others may become more Iranian than the Iranians.
And ultimately, this is the So you problem. mean that there مەبەستی تو ئەوەیە کە ئەوان دابەش بوون بە سەر دوو بلۆکدا لە نێوان تورکیا و ئێران. Just like in the yes. بەڵێ هەروەکو لە ڕابردوودا ڕوویدا کە دابەش بوون بەسەر چەند وڵاتێکی جیاوازدا. لە ئێستادا خاڵی گرنگەوەیە کە تا کوردەکان یەکگرتوو نەبن دەوڵەتی سربەخۆ نایەتە ئاراوە. Kurdish politicians will say no. پرسیاری کۆتاییم گەر بە کورتی وەڵامم بیتەوە. ڕای تۆ چییە لەسەر پارتە ئۆپۆزیسیۆنەکانی کوردستان؟ The opposition parties, it's a good زۆر بە کورتی بوونی پارتەکانی ئۆپۆسیۆن هەنگاوێکی باشە، بەڵام گرنگە کە پابند بن بە بڕوا و مەبدەیانەوە. پرسیارە گرنگ و جەوەرەکەش ئەوەیە گەر گەیشتنە تەختی دەسەڵات ئایا پابند دەبن بەو بنەما و پرەنسیپانەی بۆ خۆیانیان داڕشتووە یاخود دەگەڕێنەوە سەر شێوازە کۆنەکەی حکومڕانی کە یەکێتی و پارتی ئێستا پەیڕەوی دەکەن. بە هیواوە دەڵێم کە نەوەگەنجەکە بەردەوام دەبن لە دروستکردنی فشار بۆ ئەوەی گۆڕان و چاکسازی بەردەوام بێت. هیچ قسەیەکی دیکەت ماوە؟ Thank you very much. It's زۆر always a سپاس. pleasure to be here. هەمیشە مای خۆشحاڵیمە لە کوردستان بم. Michael Robin, thank you very much. زۆر سپاس دکتۆر مایکل ڕۆبن بۆ بەشداریکردنت لەم چاو پێکەوتنە و سپاس بۆ بەڕاشکاوی وەڵامدانەوەی پرسیارەکانمان. Thank you. Thank you very much. Thanks. بینەرانی ئازیز و خۆشەویست بەم شێوەیە بەرنامەی چاوپێکەوتن کۆتایی هات. کاتێکی خۆش.